كذا نشنيك داخل نشا سبارة روجنامە گەریکردی دەستبایەکەم لەسەر جەم ڕۆژنامە نووسانی کوردستان جیهان بە ڕۆژی ڕۆژنامەگەری لە کوردستان دەبێت بەڕاستی ڕۆژنامە نووسان میدیاکاران لە ڕۆژێکی ئارام و باشدانی لەبەر ئەوەی هێشتا لەلایەن بەربەستەکانەوە و هەندێک ڕۆژان هەن کە زۆر جاران ڕێگەری دەکرێت لە ڕووماڵکردن ڕێگەری دەکرێت لە پشتکردن و زۆر جاران هێرش دەکرێت سەر ڕۆژنامە نووسان و کەلوپەی ڕۆژنامە نووسانیش داژی دەکرێت لەلایەن دەسەڵاتداران لەبەرەوە دەتوانین بڵێ ڕۆژی ڕۆژنامەی کوردی هێشتا دوای چەند ساڵ ئازادی کوردستان و ئازادی ڕۆژنامەگەری هێشتا ئازاد نین و وەک پێویست هەواڵیان پێ نادرێ وەک ڕووماڵیان پێ ناکرێ وەک زانیاری وەک پێویست زانیاری وەرناگرن کە ئەمەش وا دەکات ڕۆژەکە لەو بارانە دەبێت کە ڕاگەیاندن بتوانێت ئیشی بکات ڕاگەیاندن کە دەڵێت دەسەڵاتی چوارە بەڵام ئەمڕۆ دەسەڵاتی یەکە ئەمڕۆ دەسەڵاتیەکە ڕاگەیاندن لەبەر ئەوەی هەموو عەبەس و ڕووداوێت لە ڕاگەیاندنەوە دەرەچێت ئێستا کە سۆشیاڵ میدیا بەشێکە لە ڕاگەیاندن و حەدەسەکان زووتر و سریعتر دەکەن لەبەر ئەوە وا پێویست دەکات جارێک وتر کە چاو بشێنرێتەوە بە ڕەوشی ڕۆژنامەگەری و ڕۆژنامە نووسان لە هەرێمی کوردستاندا کە ئەمڕۆ لە 127 ساڵەی لە 127 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی ئاستە بەربەستەکان یەک حزبایەتی ئەوەی لە حیزبی دەسەڵات هاوکاریکردن لە پێدانی زانیاری جاڕووماڵکردن لە تەقتی حەدەس و ڕووداوەکان زۆر بەداخەوە دێڵێم کە لە زۆر بێ شوێنەکە ڕۆژنامە نووسان تووشی هێرش دەبن تووشی زیندان دەبن تووشی سەوسانەوە دەبن و زانیاریان پێنادرێ هەواڵیان بێت لە کاتێکدا کە ئیشی ئەوان گەیاندنی هەواڵ و ڕووداوی هەرێمی کوردستانە بەڵام کە ئەوان پێیان نادرێت یان بە کەم دەرفەنی یان بەلەو پێیان دەدرێت دەبێت ئەوێت کە نەتوانێت هەرێ ڕۆژنامەگەری بە ئاسانی بەدوانێت پێیان دوای ساڵی ئەو یادە دەبێت بڵم کە لە پەرلەمانی کوردستان یاسایەکەیە دەبێت بەڕاستی ئەم یاسایە جێبەجێ بکرێن مافی ڕۆژنامە نووسان دیان ئاسایشی ڕۆژنامە نووسان پارێزراو بێت و خاڵی سێمیش ئەو زانیاریەکە ئیشەکەیان پرۆفێسۆناڵ دەکەن زانیاریەکانیان پێ بدرێت بۆ ئەوان بتوان ڕووماڵێکن ئەمڕۆ جیهانیەکەدا لەسەر ئاستی عالەم چاو دەڵێت لەسەر کەناڵەکان بۆ ئەوەی خەڵک ڕووداوەکان و زانیاریەکان و حەدەسەکان ببینێت بۆیە هیوادارم پەیامەکانم کەسێ پێیان بوو لە دوای ئەو 127 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی لە ئاستێکی تردا بین لە بارودۆخێکی تردا بین ڕۆژنامە نووسان جگە لە قەڵەم و مایک و کامێراکانیان هیچتریان پێنە بۆیە پێویست دەکات زانیاریەکان خۆی وەربگرن بەرپرسان دەسەڵات جارێکی چاوەڕێن کە بۆی کە ڕاگەیاندن بێ لایەنان ئەوان ئیشی خۆیان دەکەن چونکە نەقڵی هەواڵە هەر هەواڵێک بێت ئەوان لێگێنن لە پێ ناوخزمەتی کوردستان هەرێمەکە Знаете,